ئەو لەشکرکێشیە بێپاساوی رووسیا بۆ سەر وڵاتێکی خاوەن سەروەری لە کاتێکدا ئەم شەڕی رووسیا دژی ئۆکرانیا سیستمی ئاسایشی جیهانی تێکداوە و هاوکات ناتۆ و رووسیای لە ململانەیەکی ڕاستەوخۆ نزیک کردوێتەوە. ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە 24 مانگی دوودا بە ناوی هەڵمەتێکی لەشکری تایبەت بانگاوازی بۆ ئایدۆلۆژیەکانی جەنگی جیهانی دووەم کرد. هەوڵ دەدەین بۆ داماڵینی سەربازی و داماڵینی نازیەت لە ئۆکرانیادا. رووسیا هەڕەشەی ئەوەی کرد ئەگەر ڕۆژاوا تێوەگلا لە شەڕەکەدا چەکی ئەتۆمی بەکاردەهێنێت. ناتۆ هێزی بەرگری خۆی لە ڕۆژهەڵاتی ئەوروپا زیاتر کردووە، سەرەتا بە وریاییەوە مامەڵەیان دەکرد. وڵاتانی ڕۆژاوا بە سەرۆکایەتی ئەمریکا دەستیان کرد بە دابینکردنی چەکی زیاتر بۆ ئۆکرانیا، لەوانە هاوتزەر، سیستەمی موشکی فرەوەشاندن و سیستەمی بەرگری ئاسمانی. بەڵام داواکاریەکانی ئۆکرانیا بۆ تانک و فڕۆکە جەنگیەکان بێوەڵاممانەوە. دەبێت بە جۆرێک لە جۆرەکان لەو بیرکردنەوە دوور بکەوینەوە بۆ دابینکردنی پێویستی لەشکری بەڕادەیەک تەنها بۆ ئەوەی ئۆکراینیا شکست نێنێت، بەڵکو بۆ دابینکردنی بەڕادەیەک بۆ ئەوەی ئۆکراینیا بتوانێت شکست بە رووسیا بێنێت. هاوکارە سەربازیەکانی ڕۆژئاوا یارمەتی هێزەکانی ئۆکرانیایدا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شارەکانی خارکیف و خێرسۆن لەگەڵ دەستپێکردنی زستانێکی سەختدا هێرشە گەورەکان ڕێیان خۆش کردووە بۆ شەڕی خەندەق و لێدانی دوورمەودا. ئێستا رووسیا ژێرخانی وزەی ئۆکرانیا دەکاتە ئامانج. هێرشەکانی پوتین بۆ سەر ژێرخانی مەدەنی و بڕینی دابینکردنی غاز بۆ ئەوروپا و هەتا دوایی دیارە مەبەست لێی سەرکەوتنە لە ڕێگای داماڵینی ورەی ئۆکرانیا و هاوپەیمانەکانیەوە. پێم وانییە ئەمە سەرکەوتوو بێت. شۆڤەکاران دەڵێن مانگەکانی داهاتوو پابەندبوونی ڕۆژاوا تاقی دەکاتەوە. دەتوانین یان ڕێگە بە ستەمکارێکی ئەتۆمی بدەین ڕێگەی خۆی بگرێتە بەر بۆ دەیان ساڵی داهاتوو لە نێو بارودۆخێکی نائاسایشدا بژین، یان دەتوانین دڵنیابین لەوەی کە پوتین لە ئۆکرانیا سەرکەوتوو نابێت و بە جۆرێک هەڵ بدەین شتێکی باشتر لەسەر بنەمایەکی زۆر دروستتر بنیاد بنێینەوە. لەگەڵ بەرزبوونەوەی زیانەکانی رووسیا فشارەکان لەسەر پوتین لە زیادبووندایە. تەنانەت سادەترین شیکاری جەنگەکە لە ئیستادا پێمان دەڵێت کە نزیکەی 50,000 سەرباز لە ئۆکرانیا کوژراون. ئەمەش لە نێوان 3 بۆ 5 ئەوەندە زیاتر لەوەی لە سەردەمی خۆی یەکێتی سۆڤیەت لە ئەفغانستان لە ماوەی 10 ساڵدا لە دەستیدا، واتە تەنها لە ماوەی 8 مانگدا. ناتوانم لەوە تێبگەم کە کۆمەڵگەیەک چۆن دەتوانێت بەرگەیەوە بگرێت. بەڵام ئایا وڵاتانی ڕۆژئاوا دەتوانن پاڵپشتی خۆیان بۆ ئۆکرانیا بپارێزن؟ واشنگتن پێداگری لە سەقامگیری پشتیوانیەکانی دەکات. سەرۆک گوتی تا ئەو کاتێک کە پێویستە پشتگیری لە ئۆکراینە دەکەین و مەبەستی شێتی. دوور لە ناوچەی شەڕەکە ئەوانی دیکە کەمتر چاودێری چین و تایوان دەکەن. دەرەنجامی شەڕەکە تەنیا پەیوەندیەکانی نێوان رووسیا و ڕۆژئاوا ناخەتە سەنگی مەحەکەوە، پێدەچێت کڵێشەی سیستەمێکی نوێی جیهانی ساز بکات. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی هێنری ڕێجوێڵ.